ئەمریکا بە سزادانی بانکە عێراقیەکان پەیامێکی تونند بۆ ئێران دەنێرێت. سەرچاوەیەکی فەرمی لە حکوومەتی عێراقەوە ڕایگەیاند دەستگاکانی حکوومەتی عێراق ئاگاداریەکی فەرمیان پێگەیشتووە سەبارەت بە سزادانی چەند بانکێکی عێراق لەلایەن ئەمریکاوە بەهۆی تێوەگلانیان لە کاری گواستنەوەی دارایی نایاسایی لە ناوخۆ و دەرەوەی وڵاتدا. ئەو سەرچاوەیە دەشڵێت دەستگاکانی حکوومەت لەلایەن وەزارەتی خەزانەی ئەمریکاوە ئاگاداریەکیان پێگەیشتووە کەوە قۆناغی یەکەم سزای بەسەر 5 بانکی عێراقیدا سەپاندووە بەهۆی تێوەگلانیان لە گواستنەوەی نایاسایی، هەروەها تێوەگلان لە قاچاقچێتی دۆلار بۆ لایەنانەی کە لەلایەن ئەمریکاوە سزادراون و دیارترینیان کۆماری ئیسلامی ئێرانە. بەپێی بڕیارەکە بەکارهێنانی کارتی پارەدانی ئەلکترۆنی بۆ دەرەوەی وڵات لە ماوەی 2 مانگی داهاتوودا بەکارهێنانیان قەدەغە دەکرێت بە مەبەستی ڕێگریکردن لە بەقاچاقبردنی دراو بۆ وڵاتانی دەرەوە. ئەم بڕیارەش لە دوای ئەوەوە دێت کە تیمێکی ئەمریکی تایبەت بە چاودێری جموجۆڵە ماناویەکانی دارایی ناوخۆی عێراقیان دەکرد. ئەو بانکانەی تۆمەتبار کراون بە سپیکردنەوەی پارە و مامەڵەی دۆلاریان لێ قەدەغە کراوە بریتین لە بانکەکانی مشرقی عەرەبی ئیسلامی، بانکی یەکگرتوو بۆ وەبەرهێنان، بانکی سەنەمی ئیسلامی، بانکی میسکی ئیسلامی و بانکی ئەمینی عێراقی ئیسلامی. چاوەڕە دەکرێت قەیرانی دۆلار جارێکی دیکە ڕوو لە عێراق بکاتەوە. ئەم هەنگاوەی ئەمریکاش پەیامێکە بۆ ئێران تا خۆی بە دوور بگرێت لە قاچاقبردنی پارە لە وڵاتەدا.